بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سلااوان لەبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست وەگەوەی پێشترش پێم ڕاگەیان و ئاگادار بن گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ کۆتاییهاتنی ڕکابەرەکان لەگەڵ کۆتاییهاتنی خولەکان لا هەفتەی دوو ڕۆژدا بۆ لەمە دوا پێشکەشەکرێواتە ڕۆژانی یەکشەم و ڕۆژانی چوارشەم ڕۆژانی دووشەمان و سێشەمان بەهۆی کەمبوونەوەی ڕکابەرەکان بۆی نەمانی ململانیەکان بەرنامەی شیکاری وەرزشی لەو دوو ڕۆژەدا پێشکەش ناکرێت بەڵام شاڵایەمەوەی کە بەڵێنمانداولەوەی لە چەند ساڵی ڕابردوو لە هاوینەکانی شایمە هەر بەردەوام بووین ئەوە نەبووە کە لەگەڵ یاری خولەکان کۆتایی بێت ڕکابەرەکان کۆتایی بێت لای ئێمە بابەتەکان کۆتاییاتوێ یاخود خزمەتکردن بە هاوڵاتیانی خۆشەویست خزمەتکردن بە بینەرانی خۆشەویستی پایام کۆتاییات پێ باڵکو نەخێر ئێمە بە درێژایی هاوینەکەش هەر لە خزمەتتان نابین لە هاویندا پەیام سێ جار لە خزمەتتان نابێت دوو جار لە ڕێگەی شیکاری وەرزشی ئەوانەی ڕۆژانی هەینیش لە ڕێگەی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگاوە کە من پێم وایە وەکو کاری میدیایی ئەمە خزمەتێکی بەرچاو بێ بۆ ئێوەی بینەر لەوەی کە لێتاندا نەبڕێن و وامیشە بەردەوامین لەگەڵتانە. طبعاً حەز دەگەم سەرەتا پێشەوەی باسی کۆتاییاتنی ڕکابەرەکانی مۆرزەی پریمەرلیگ کە مۆ باسی ماڵاوایی لوکا مۆدریچ و کارلۆ ئەنشلۆتی بکەم لە ڕیال مەدرید چەند بابەتێک بخەمە ڕوو لە ئامانجی خزمەتکردن لەوەی کە هەیە و یاخود بینەری ئێمە. خۆتان نەزان شەوی ڕابردوو کۆمەڵی ڕووداوی گرنگە بوو، یعنی بۆ نمونە لە شەوی ڕابردووتر گۆڵی ڕۆناڵدۆمان هەبوو لە خولی سعودی، گۆڵی میسیمان هەبوو لە خولی ئەمریکی، نازناوی خولی سعودیمان هەبوو ئیتیحاد بردیاوانێ ئینتەر میامی چەند یاریە نایباتەوانێ. ئەمەوێ جارێکتر منەوەت پێ بڵێم ئەوەی لای من گرنگە خزمەت و پێدانی زانیاریە ببینێت. من بۆ لایک و کۆمنت بۆ ئێمە بۆ لایک و کۆمنت ئیش ناکەین. ئێمە چەند جار دانیشین باسی ڕۆناڵدۆکەین، چەند جار دانیشین باسی میسیەکەین. نا ئێمە ڕازوین لەگەڵ پیشەکەی خۆمانە و ئەوە هەڵەبژێرین کە خزمەتە و ناژین بەراوردێ پێ بکەین بڵین چاوین مۆدریج لێ چاوی باشترەیە، چاوی لە مۆدریج باشترەیە، کێلۆ باشتر لا کێلۆ باشتر. نا ئەمە ئیشیە من ئێمە خزمەتکردنیە. لە نمونە با من پێت بڵێم دوێنێ سەندەرلاند بربەستی شەفیڵدی تێپەڕان گەیشتەوە پریمەرلیگ وەکو سێم تیپ و بۆی لە دوای بێرنلی و لە دوای لیدز و بێرنلی ئەوانەیە وەکو سێم تیپ گەیشتۆتە ئەم پریمەرلیگی وەرزیداهاتوو و تێیدا مەشتێکی تایبەتمەندە بە حکومەوەی سەندەرلاند پێشتر تیپێ بۆ چەند جار نازناوی پریمەرلیگی بردووە و 6 جار بۆ تەپاڵاون واتە کۆمەڵێ بابەتی گرنگیە کە تیادایناوە. تامان سێریگە من لێرەدا چیم بۆ کردووی ناتوم وەکووانی تر بەس پێ دڵێم مۆدریج ماڵاوای کرد، بەس پێ دڵێم مباپی کردی بە 30 گۆڵ، بەس پێت بڵێم ئەوە لە سانتیاگۆ شینەوە کارلۆ ئەنشلۆتی ماڵاوای کرەوە و فرمێسکۆمە نە ئەمە بابەتێک نییە کە یعنی من دانیشم بەس بەمەوە خۆم گیرۆتەکەم هاتوون بابەتێکم بۆ بڵاو کردویتەوە باسی چیت بۆکەم باسی ئەوت بۆکەم ئەڵێم دێربیەک هەیە بۆ نمونە لە ئینگلتەرا دێربی شاری نیوکاسڵە پێڵێن دێربی تێنوار ئیتر تێنوارە تینوارە ئەم دێربیە شەڕی دوور ڕووبارە ڕووبارێکیان نیوکاسڵ کەی دەوڵەمەنەکانە سەندەرلاندیژی فەقیرەکان بووە کە پێشتر کێشێکی گەوریان لە نێوانە بوو و دواتر یەکەم یاریشان ساڵی 1970ەکان بووە کۆتای 80ەکان ئەم بابەتە زانیاریەک وەکو زانیاریە پێ دەڵێم ئەم دێربیە زیینوو بۆتەوە ئەم دێربیە هاتۆتۆ ئینگلتەرا کە من بە تەحەدا پێ دەڵێم هیچ کەسێک لەوانەی کە لە شاشەیە لە شوێنێکی تر خزمەتەکە نهاتووە بابەتە بە تۆ بگەینێتەوە. بەڵام هاوڕێیەک دێت بۆتە نووسێ ئەڵێ تین نییە تاینە ئەو چێ نەزانێ ئێمەی هەر لە بەریتانیا ژیاوین لەوەی کێشی تینمانەیە تاینمانەیە جا بابەتەکە لێرە چی ینی ئێمە بەداخەوە وەمان لێ هاتۆ مشتی ینی گلی لەسەر مشتێکە بابەتێکم بڵاو کردوێتەوە لەسەر یاماڵ گرێبەستەکەی نوێ دەکاتەوانێ بە جۆری گرێبەستەکەی دوو ئەگەر دوو راپۆرت باس کراوە یەکەمیانەوەیە کە بەرشۆنە چاوەڕێکە تا 2030 تەمەنی 18 ساڵی لە تەمەنی 18 ساڵی گرێبەستەکەی بۆ نوێ کاتەوە تا 2030 واتە بۆ 12 ساڵ لە ماوەی ئەم 12 ساڵەیە گرێبەستەکەی لە 9 میلیۆن یۆرۆ دەست پێ دەکاتەوانێ دەست پێ دەکات هەتاوەکو ساڵی 2030 دەگاتە 18 میلیۆن یۆرۆی ساڵانە. ئێوە لە بیرتان نەچێ باوکی یاماڵ هاندەری ڕیال مەدریدە بامەتان لە پێش چاوێ وەکو هاندەر بوون
ئێوە لە بیرتان نەچێ بزنس نیماری بردە دەرەوە لە بەرشلۆنە و کارەکانی وای کرد ڕۆناڵدۆ لە ڕیاڵ مەدرید ڕۆی و بە جۆرە ڕەفتارەکان وای لیا و مێسی بەرشەلۆنەی بەجێهێشت هەموو شتێ لە تۆپی پێ واریدە هیچ شتێ ئەوەندە پیرۆز نییە سروشتی تۆپی پێ چۆنە ئێوە باسیەوە ناگەن لامین باشترین یاریزانی نەک بەرشەلۆنە باشترین یاریزانی جیانیشە ئەی تۆ کە باسی باشترین یاریزانەکەی ئەبێ بە چیا دەرکەوێ بێ بە خەڵاتەکان دەگە بە خەڵاتەکان دەرنەکەوێ دایمە بێ بەرزترین موچەی بیرێتێ ئەوە تا ڤینیسیۆس لە ڕیاڵ مەدریددا شەڕی نوێکردنەوەی گرێبەستەکەی بۆیە کە داوای بەرزترین موچە ئەکا بۆ یەکێک لەو خاڵانەی کە دیاری دەکات یا تۆ لەوە تێدەکەی کە سەرۆکایەتی و کارگێڕی یانەکەت وەکو باشترین یاریزانی تیپەکەت تۆ دیارەکە ئەوەیە کە بەرزترین موچەی ساڵانەت لە تیپەکەیاتێ بۆ هەموو یاریزانێکی تۆپی پێ بەم جۆرەیە یەکێک لەو بەڵگانەی کە تۆ باشترین ئەم تیپەی بەرزترین موچێ نەڵێ پارەکە لە گیرفانی ئەو دەرەکەم ئەڵێ وەڵاو شتەوانیە وانە دە دوای من بە 9 سەعات دوای من محەممەد عەواد کە یەکێکە لە باشترین شیکەرەوەکان لە عەرەب باسیەوە کە باسیەوە خاڵی منەکە کە من بۆم باس کردی باسیەوە کابێ یا ماڵ بەرزترین جۆری موچەیە بێ لە بەرشەلۆنە خۆم پارە لە گیرفانی تۆ دەرناکەم ئەنی بەداخەوە ئێمە کاتێک پێمان ناکرێت دەستخۆشی بکەین و کاتێک زانیاریشمان ناوێت ئیتە مشتێ بۆ دوی خۆمان لێکەینەوەنێ بۆیە من جۆشم لێ نییە من گرنگەوەی من دانیشم زانیارەکەت پێ بگەێنم و من شانازی بەوەکەم کە پێشەوەی بەرپرسیارم لەم قسەی خۆم بڕۆن سێری پۆستی پەیجەکەم بکەن کە من باسی گرێبەسەکەی یاماڵت بۆکەم باسی بەرزترین موچە بۆکەم بڕۆ بزانە چەند سەعات دوای من محەممەد عەواد باسی و بابەتەی کردو دەبڕۆ سێریکە کە محەممەد عەواد کەسێکی دیاری ناو میدیا عەرەبی یەکێکە لە شیکەرەوە هەر ناودارەکان یوتیوبەرە زۆر زۆر بە ناوبانگەکان دەبڕۆ تەوقیتی پەیجەکەی من وەرگرە لەگەڵ تەوقیتی بابەتەکەی محەممەد کە چی لەم لاوە هاوڵەتەی خۆمە بۆ نووسی ئەڵێوە تۆ یاماڵ داوای شتی وای نەکردو کاکی ژیان ئەو تێگەیشتنی تۆ غەڵەتە یاریزانێ ئەگەر بووی دەرکەوێت لەلایەن کارگێڕەکەی ڕێزی لێگرا ئەبێ بەرزترین موچەی یانەکەی بێ خۆم شتێکی یاسایە خۆمە جنێو نییە ئەمە بابەتێکی ڕوونە ئەمە دوو بابەت بوون کە من حەزم کرد لەوەی کە شتەکان ڕوون بێ و کوی سەندەرلاند و یعنی من دوێنێ شەو چەندین پۆستم لەسەر سەندەرلاند کردووە گرنگجیم بۆی بابەتی سەندەرلاندەوە بۆ لەبەر حەزەکەم من زانیاری بە بینەرەکەم گێنم حەزەکەم ئەوە تا لێرە دانیشتم باسی زانیارانت بۆکەمەوە دێم دەمەوێت زانیاری بە بینەر بێنم باسیەوە بۆ ناگەم بڵێ مەم شەو میسی گۆڵێکی بە لێدانی ڕاستە و خۆ کردو و هەڵە خەڵەتێرمون ناوەڵە هیچ بازیشم بەو باسە نییە بینی ویشمۆزانم گۆڵێکی جوانیشەوە بەس هیچیشم بەو باسە نییە بۆ باسکەم و ئەمە ئاوای کرد نە ئەوەی کە خزمەتەوەی کە زانیاریە بەخشێ بۆ تۆ من ئەوەت پێشکەشەکەم ئیتری خۆ قەرار بلی ئەمە وەکو بابەتە و دوو بابەتە کە حەزم کرد باسی لێوەکەم لەوەی تێبگەی کە ئێمە بە چ ئامانجێ خزمەتەکەی بابەتی ماڵاواییکردنمانەیە شەوی ڕابردوو لوکا مۆدریچ ماڵاوی لە سانتیاگۆ بەرنابیۆ کرد کارلۆ ئەنشلۆتی ماڵاوی لە سانتیاگۆ بەرنابیۆ کرد طبعاً ڤاسکێسیش ماڵاوی لە سانتیاگۆ بەرنابیۆ کرد طبعاً هەموو شتێک بەو جۆرەیە من ئەگەر بیرتان بێ هاوتوتانە ژمارە یاریەکان زیای کردو لە سەر یاریزان ماندووە بێەوە کڕێ و تم کاک و کی مشیلی توێ خۆ تۆ پارەی نایەتێ خۆ تۆ موچەی نایەتێ غەسبە لە سەری یاریکە یاریزانیش کە دێتەیانەیەکەوە پارە و موچەی خۆی وەردەگرێ ئەبێ خزمەتی ئەمیانێ بکات چۆن ئەمیانەیە دێت خزمەت یەکام و کەلوپەلێکی بۆ باکەشێکی ئارامی بۆکە خێزانەکەی لە شوێنێکی ئارامە پارێزێ ژیانێکی خۆش بەڕێەکە بە هەمان شێوە بێ یاریزانش لە خزمەتی یانەکەی بێ لە بەرەوەم شتە میسفادەیە دوولایەنێ مۆدریچ یعنی بە هەر جۆرێ وەسفیکەی لە یاریزانەکانی ناوەند من سواسی کاکە بیلالی ژەگەم کە کاک بیلال هەواڵسازێکی پێشووی پەیام بوو ئێستا لە بریتانیا ژیانەکە باسیەوەی بۆ کردموتی ئەو کاتەی کە لە ژووری هەواڵی پەیام کە مۆدریچ هاتووە تەمام بینەرێکی زۆر تایبەتی لۆکا مۆدریچ بووم لە تۆتنام وتوتە ڕیاڵ مەدرید باشترین ناوەندی کرێەوە بەخوا من خۆم بیرم نەما بوو بەڵام هەر لە کۆمنتەکانی شانووسیوێتی کاک بیلالی شێخکاوە کە پێشتر هەواڵساز بۆ لە پەیام تاوان بەڵێ مۆدریچ یەکێک بووە لە باشترین ناوەندەکان لە مێژووی تۆپی پێ کە ئێمە بینیومانە بەڵام ئێمە با ناقی نەکەین بەوانی کە لە ڕابردوو یاریان کردو بەڵێ دەستکەوتێکی زۆر باشیە بۆ بەڵێ 24 نانزاوی لە ڕیاڵە بردو کە زۆرترینە و تایبەتمەندی زۆر زۆری وەرگرتووە و یەکێکە لە یاریزانە ناوازەکان و خۆشەویستەکان 13 ساڵی پرسەروەری لە ڕیاڵ مەدریددا بەڕێکردووە کە چەندین نازناوی گرتووە بەڵام ئیتر دەبێت لەوە تێبگەی هەموو سەرەتایە کۆتاییەیە بەڵێ کارلۆ ئەنشلۆتی لە ماوەی 6 ساڵە
باشترین ڕێکۆردی بۆ ڕیال مەدرید تۆمار کرد و زۆرترین دەستکەوتی بۆ میانەیە بەدەستێنا و زۆرترین شەوی مێژووی لە بەرنابۆی ئابەڕێکرد کە ئاستەمە دووبارە بێتەوە شانە لە یاد بکرێ و من دایم بۆ باسکردنی شتەکانیش پێم وتومە کە شتێک باس دەکەی یا کە شتێک دەگەێنی زۆر گرنگە و شتەی تۆ وجودی هەبێ یعنی مێ خۆ بخەیتە بابێکەوانێک کە هەموو گیان ینی بۆ نمونە بچیتە بازار بڵێ وەڵام من نۆکەسم لێون بووە لە کاتێکا تۆ خۆدون بووی ئەمە لێریان نۆکەسەکە و نەبووە کاکە تۆ خۆدون بووە بێت تۆم ئەسڵە بدۆزیتەوانێ طبعا پندێکی تریژەیە لەسەرەوە حەز ناگەم لێریا بێڵم لە ماوەی ڕابردوو زۆر قسە کرا لەبارەی ئەنشلۆتی و زۆرین بەڵام من حەز ناگەم بچمەوە بابەوانی لە بەروی گەرمنیش وەکو ئەو بنووسم وەکو ئەوان بنووسم وەکو ئەوان بیر بکەمەوانی وەکووان بێ ڕێزی بکەم کاتە منیش لەگەڵەوە هیچ فەرقێکم نییە نه من تەنها بەڵگەیەوەت پێ بڵێم بۆی بزانی کە ئەوەی کێمە وتومانە ڕاستە ئەوەی ئەوان وتویانە ڕاستە دوو شتت پێ دەڵم کە خۆ دووەریگرە بڕۆ بزانە پیجی ڕیال مەدرید پیجی فەرمی ڕیال مەدرید یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ پێشتر بۆ چ ڕاهێنەرێک لە ڕیال مەدریددا ئەمەی کردووە کە کارلۆ ئەنشلۆتی کردووە بە پیجەکەشەوە کە تاوەکو ئەمڕۆژ پۆستی لەسەرەکەن تاکو ئەمڕۆژ خوا حەفیزە لە ئەنشلۆتیەکەن دەبڕۆ بزانە بە مۆرینۆشەوە بە کێو تێپەڕ بوون بزانە بە درێژایی 24 ساعت هەر لە بیرێ و ڕانەرەیە بوون تەنانەت ئەنچیلۆتی تاکە ڕانەرە لە ڕیال مەدریددا یانەکە دوورخستنەوەی ڕانەگەیان بێت لەو لاوەگیریە بەستی لەگەڵ شوێنێکی ترا ڕابگەێنرابێ ڕیال مەدرید ئەوەندە کارەکانی ئەنچیلۆتی لا گەورە بووە ئەوەندە ئەنچیلۆتی وەکو کاریزمایکی گەورە سەیرەکە دوو هەفتە پێشەوەی ڕیال مەدرید بڵێ ئەنچیلۆتی لە ڕانەراتی تیپەکەمە ڕوا بەڕاگەێنرا و ئەنچیلۆتی لەو لاوە بەرازیل ڕایگەیانوتی ئینگرێ بەستی لەگەڵ مناکردووە لەبەرەوە ئەوەی ڕیال ئاوای لێکا و هاندەری ڕیال نایانەوێ و ئەو بەڵگەیە پێویست ناکەمە بچینەوە سەری خاڵێکی دیکە ئەنچیلۆتی لە ڕیال مەدرید دەڕوا دەبێتە ڕانەری گەورەترین هەڵبژاردە لە تۆپی پێ لە ناو هەموو بژاردەیە کە هەیە 2 ساڵە وڵاتێکی گەورەی تۆپی پێ چاوەڕوانی ڕاهێنەرێکەکە 2 ساڵە و چەندین جار لەگەڵ پێرێزا لەگەڵ ڕیال مەدریددا دانیشتون بە ئەم لا ئەو لا ئەم سەرە و سەر تاوەکو قایلیان کرد و ئەنچیلۆتیشیان قایل کرد بۆی ڕانەراتی بەرازیلەوە بیرێ کە دەنگەکان باس لەوەکەن بەرزترین موچەش لە بەرازیلە وەرەگرێ گەورەترین هەڵبژاردەشە کە 5 نازناوی جامی جیهانی هەیە ئەی باشە چۆن ئەی تۆ بابەتەکان و نووسینەکان و قسەکانت ئەمە بووە تو بەمە هەڵسەنگاندنی خۆت کە لەبەرەوە من هیچی تری لەسەر ناڵێم بەڵام قسەیەکی مۆدریچ زۆر لام سەرنجڕا کێش بۆم شەوکە کردی یعنی بەجددی واتایەکی زۆر زۆر جوانە بۆ هەموو ماڵاواییەک ئینسان یەکێک بوو لە وتە تایبەتەکان کە ئینسان ئەمەوەکو بابەتێک وەرگێ لە ژیانی ڕۆژانەی خۆیان زۆر زۆر گرنگە چونکە مەجالیتیانە ئێمە یا خۆمان ماڵاوایی یەکەین لە ئازیزانمان کە خۆمان ئاگامان لێ نییە یا ئازیزانمان ماڵاواییمان لێکەین ترە ماڵاواییە بە ڕۆشتن بە دوورکەوتنەوەیە ماڵاواییە بە دابڕانە ماڵاواییە بە مردنە چونکە ئەمانە لەسەر ڕێی هەمومانە یعنی زۆر جوان وتی بەرامبەر بە هاندەرانی سانتیاگۆ بەرنابیۆ وتی پێتانەڵێم مەگری چونکە کۆتایی هاتووە مەگری چونکە کۆتایی هاتووە زەردەخەنە بکە بۆ ئەوەی کە ڕووی داوە ئەم قسەی وەرە لێکی بەرەوە هەر بیکە یعنی بیکە بە بابەتێک بۆ ژیانی خۆت ئەو شتانی کە ڕوو دەدەن لە ژیانمانە ئێمە بۆ خەفەتێک دانیشین 10 ساڵی پێوەت لێی نەوانێ بەڵام بۆ خۆشێگەر بۆ ساتەیە و لە یاد یەکەین سروشتی ژیان بەم جۆرەیە دەستپێک هەیە ماڵاوایی هەیە ینی هەموو ژیان بەم جۆرەیە ئەمە واقعی ژیانە لە ڕاکردن لێی نییە خۆت زیینەوە لێی نییە لە مردنی ئازیزانی شت بێ یا لە هەچ کەسێ بێ گەخوای گەورە یعنی یارمەتی بالەوەی بە ئیمانەوە بمری ڕێگەم قسەیە تاوە مەگری چونکە کۆتایی هاتووە زەردەخەنە بکە بۆ ئەوەی کە ڕووی داوە لە ماوەی ڕابردووی نێوانمانە بۆیە هەتا مرۆڤەکان ماون هەتا بەردەوامین پێکەوە با ڕێز لە یەکتر بگرین با احترامی یەکتر بگرین با بزانین پێکەوە گفتوگۆ بکەین باشتی سەرنجڕاکێش بکەین پێکەوە با هاوڕێتی بکەین با برایەتی بکەین ئەوە گرنگە ئەم شتە لە نێوانمانە دروست بێ بەشکە دوایی ئەو گریانە بۆ ئەو کۆتاییاتنە بە گریانەکە لەبەی مەجالیتیان ئەگەر دوژمنی شت بێت کاتێک کە یەکی وەفاتەکات تۆ زۆر شدەیە ئازاری پێوە بخۆی خەفەتی لێ بخۆی توێتەوێ سەر لەسەر تۆپ دانیشەم دووبەرێکی دروستکەم ناخۆشە دروستکەی نا بۆ یەگەرچی من دام نابوو جیاواز بم
وەدام نابوو لەوەی کە زۆر خراپ لەسەر شتەکان بنووسم، بەڵام لە کۆتایە وتم نابێ من ئەبێت جیاوازم نابێ و کۆنتر بیرکەمەوانێ. بۆیە زۆر گرنگە وەکو پێم وتێ مشتەی مۆدریچیشم لا گرنگ بوو. پێشەوەی بچمە سەر بابەتەکان زۆر بە خێرای دێمە لای کۆمنتەکان کامڕۆ باسی کۆتاییاتنی پریمەر لیگەکەم. سڵاو ڕێز بۆ هەر ئەزیزە کە سڵاوی ناردۆ با یەک ناوی سڵاوەکان نەخوێنمەوانێ. کاک حەسەن ئەڵێ کەمێک زانیاریمان پێ بدەیت لەسەر فابریسیۆ ڕۆژنامەنووسێکی باوەڕپێکراوی ئینشاڵڵا گەر توانیمان بەرنامەیەکی تایبەتیش ئێمە راپۆرتی تایبەتیشمان لەسەر کرد لە پەیاموانێ، بەڵام باوەڕپێکراوترین سەرچاوەیە بۆ گواستنەوەی یاریزانان. کاگاکۆ باسیەوەکە تۆ پێتامی پێشتری نەماوە ئەم بەراورد و بەراوردکاری ئینسان خۆی لێ بە دوورکە باشترە. کاک مەستوور خۆشەویستیمان بۆت. کاک حەسەن ئەڵێ و ماڵاوای لە مۆدری چۆن شڵۆتی کرا بۆ لە ڤاسکێز نەکرا تا ئێستا ڕیاڵ مەدرید ڕاگەندراوی بڵاو نەکردوێتەوە لەوەی کە ڤاسکێز بڵێ ڕوا. ڤاسکێز جامی جیهانی یانەکانیش لەگەڵ ڕیاڵ مەدریددا بەردەوامە بێ، بەڵام مۆدریچ ئەگەر نییە لەوەی لە جامی جیهانی بەشداری بکاتەوانێ و کارلۆ ئەنشلۆتی هەموو شتێکی لەگەڵ ڕیاڵ مەدرید کۆتایی پێێنا ئەمڕۆ گەشتی بەرازیلەکە، بۆیە ماڵاوایی ئەنشیلۆتی مۆدریچ ماڵاواییشی کۆتایە، بەڵام ڤاسکێز هێشتا لە جامی جیهانیانەکان لەگەڵ ڕیاڵ مەدرید بەردەوامە بێ و ڕیاڵ مەدرید بە هیچ ڕاگەندراوێک باسی لە ڕۆشتنی ڤاسکێز نەکردو بۆیەوەی بۆ نەکرا. کاگەیوبیش باسیەوە کە ڕۆناڵدۆی بەرازیل لە باشترین ئاستی خۆی بەرشۆنێ بەجێر. چەندە حاڵەتی وامان هەیە کاکازیان جارێت خوا باواز لە بابەتی ئەنچیلۆتی وشت بین بابەتی ترمانەوە بۆ کاتەکانی تر هەڵەگرین. وەختی ناوەڕاستی ڕیاڵ مەدرید بابەتێکی ترەتیشی تاکایجان جارێ باواز لە کەس بین کەس دەستنیشان نەکەین. ئەوەی بۆ ئەنچیلۆتی کراوە ڕیاڵ بۆ هیچ ڕانەرێکی نەکردووە. کاک مەسرور کاک بڕیار ڕەحمان جوابی کەسمە دەبێتەوەشی بڵێ خەتەوە بۆ ئێستا ڕیاڵ خەریکی زۆرترین بۆندە نانەشتەکان دیارە بڕیاریجان بەخوا من وەکو قەزێت جوابدانەوەی و جواب نایەمەوە. من پێت ئەڵێم زۆر گرنگەوەی کە تۆ بیریلیەکەی تۆ لە ئەوروپا جوابیری لێ بکەنەوە. ئەو قسەی کە تویکی بۆ جارێ لە گواردیۆلای بیستی، بۆ جارێ لە چابی ئەلۆنسۆی بیستی، بۆ جارێ لە کلۆپی بیستی، بۆ جارێ لە ئینفانتینۆی بیستی، بۆ جارێ لە سیڤیرینی بیستی، بۆ جارێ لە ئەریگۆساکی بیستی، ناکرێت تۆ قسەیە بکەی نە ئەلۆنسۆ بیکە، نە کلۆب بیکە، نە گواردیۆلا بیکە، نە تیباس لە لێدوانێکی ئاڵێ ڕۆشنی ئەنچیلۆتی لە ڕیاڵ مەدرید وەکو ڕۆشنی میسی و ڕۆناڵدۆ وایە، وەکو ڕۆشنی میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ وایە لە ڕیاڵ مەدرید، یعنی لە خولی ئیسپانی. ئەمە کۆمنتی ناوێ هیچ خۆت تێگەی لەوەی کە بابەتەکە شتێکی ترە کە من ئەوە بۆ شتێکی تایبەت هێڵەگرم بۆ کاتێکی تر باسیەکەم لەوەی کەم بابەتە چییە. هەڵێ مۆدری جیهانی ئێستا من ئەڵێ من بەراوردکاری ناکەن ئەڵێ مۆدری جیهانی ئێستا. کاک فەرمانجارێ یەکلا نییە لەوەی هیچ ینی بەشداری یانەکانەکە یان نایکا و شتێکی یەکلانیە تا چابی ئەلۆنسۆ دەست بەکار نەبێ، بەڵێ بە ئاماژە بۆ کراوە کە گەرچی بڕیار بۆ من دوایاری بێ و ئەلۆنسۆ ئالاساز مۆدریچی نایە، بەڵام ڕەنگە ڕیاڵ مەدرید گرێبەستی ناوەندی بۆ نەکرێەوە کاماڤینگای نایەتەوە برایم دیازیژی سابە بووە واتە کێشەیەک لە ناوەندا هەیە. ڕەنگە بابەتەکە وا لێ بکەن لە مۆدریچ لە مۆندیال یانەکانیش بابەتەکەی درێژکەنەوانێ، چونکە مۆدریچ ڕەنگە کێشەی نەبێت لە وێزگەی داهاتووی خۆیان بەزەوە تا دیڤڕۆین بۆ کاریەوەی ئەوێ بەردەوام بێ لە یاریکردن، ئەوێ بەردەوام بێ لە ڕکابەریکردن ڕەتی کردوەوە بەشداری جامی جیهانیانەکان کە لەگەڵ مانچستەر سیتی بۆ ئەڵێن نەکات تووشی پێکانێک بم لەو پاڵەوانتێ دوایی بۆ وێزگەی داهاتووم کارم سەر بکەم، بەڵام مۆدریچ ڕەنگە ئەو مەترسی نەبێ، بۆیە بابەتەکە هێشتا ماوە. ئەلۆنسۆ کوڕانەری ڕیاڵ مەدرید ڕاگەیەنداوە ئەوە شتێکە ینی لە سەرەتای وەرزەوە بناغی بۆ دانراوە زۆر باشە بە پێی پێویستیش کۆمنتەکانم خوێنەوانێ کو پێم وتن گرنگە ئێمە پێکەوە خزمەتکەین، گرنگە ئێمە پێکەوە گفتوگۆ بکەین و گرنگە پێکەوە پێ بکەین و وتەی مۆدریدی شتان بیر نەچێ با ئێمە هەمیشە وابین شانازی بکەین بەوەی کە لە نێوانمان ڕووی داوە ئیتر بە هەر دۆخێکا بێ شانازی پێوە بکەین
ئەم ڕقوچینەیە لەبەرێ من ئەهلی ئەو ڕقوچینەیە و ئەو هاو ئەم پۆستانەی کەکرێ من ئەهلیەوانە نیم لە هەردۆخێکە. دەچمە سەر پریمەرلیگ ئەمڕۆ و پەردەدادانەوە لەسەر مۆرزەی پریمەرلیگ. طبعاً لە پریمەرلیگ ڕکابەری دابەزین کۆتایی هات، ڕکابەری پاڵەوان کۆتایی هات، دوو بلیتی چامپیۆنز لیگیش کۆتایی هات. هەفتەی 38 دوو بلیتی چامپیۆنز لیگ کۆتایی هاتووە، واتە هێشتا 3 بلیت ماوە لە پریمەرلیگ. بلیتی یۆروپا لیگ ماوە، کۆنفرانس لیگ ماوە. لە پریمەرلیگ دوو بلیت یەکلا بۆتەوە لە پریمەرلیگەوانێت تیپێکیشمانەی لە پریمەرلیگەوە گەیشتۆ بە چامپیۆنز لیگەوەشی تۆتنامە کاتێک پاڵەوانی یۆروپا لیگ بووە. کەواتە 3 بلیتمان هەیە ئەمڕۆ شەڕی لەسەرەکرێ. لەلایەن کێوە؟ مانچستەر سیتی، نیوکاسڵ، چێلسی، ئەستۆن ڤیلا، نۆتینگهام فۆرست. واتە ئەم 5 تیپە ڕکابەری با بە هەڵەشانەکەەوە مەبدەی تێبکەم و لەبەری من بەخوا ینی هیچ شتێ هین ناکەم لای خۆم کە بابەتە نووسمەها ئەمە بابەتی قسەکردنی ئەمڕۆی منە لەسەری. ینی شت نانووسمەکو هەموو شتەکان بە لەبەرێڵێم بەڵام با پیاداچوونەوەی بکەم وانێ نەکا بە پریمەرلیگەکە بکەم ماڵە ناوی ئەو 5 تیپە مێناوە تا ئەیوی نییە. مانچستەر سیتی، نیوکاسڵ، چێلسی، ئەستۆن ڤیلا، نۆتینگهام فۆرست. بربەستەکانی ئەمڕۆ چۆن؟ سەیرکە. مانچستەر سیتی ئەگەر هەلی گەیشتن بە چامپیۆنز لیگ لەدەست بدا بە یەکسانبوونی ئەمڕۆی بەرامبەر بە فوڵهام نەبۆ ئەستۆن ڤیلا لە دەستیا باگەرێکی زۆر، نەبۆ نۆتینگهام فۆرست لە دەستیا. ئەگەر بش دۆڕێ بۆ نۆتینگهام فۆرست لە دەستی نایە. کەواتە حساباتەکە بەم جۆرێ. ینی تا ڕادەیەک حوتەم ڕکابەری لەگەڵ مانچستەر سیتی سێمانەمەوە. من ئاوا تیپ ڕۆم بەش کە بزانی مەترسیەکان چین. مانچستەر سیتی ئەمڕۆ ڕۆبەڕووی فوڵهام دەبێتەوە لەنێو یاریگای کرافین کۆتاش، یاریگای فوڵام هیچ ئامانجێکی نەماوە لە وەرزی ئەمساڵ تەنها لەوەی کە پلەکەی باشتر کە چانسێکی بێلەوەی پلەی نوێن بگرێ یا پلەی دێم. یانی هیچ شتێ لە فوڵام ناگۆڕێ وەگەریشەیە لە بردنەوەی پاڵاس و لە بردنەوەی بۆرنۆزدا بەزێتە پلەی 12م کەمە هیچ لە مەسەلە ناگۆڕێ بۆ هیچ شتێکی تر نییە. ئەو بە پەلە لە پەیامیش ڕۆی لەوەی کە چابی ئەلۆنسۆ وەکو ڕایەنەری یانی ڕیاڵ مەدرید دیاری کرا کە گرێبەستەکەی بۆ ماوەی 3 ساڵە. ئەوەش لە کاتێکی ترا بە تەواتی باسیەکەین و قسەی تاوای لەسەرەکەین چونکە با مێرکاتۆ ئەلۆنسۆ بینین ئێمە پێشوەختە قەرار نین دوای مێرکاتۆکە قسێکی لەسەرەکەین. ئەمە سەبارەت بە مانچستەر سیتی وەکو وتمان نۆتینگهام فۆرست هیچ مەترسیی لەسەر مانچستەر سیتی نییە بە حکمی جیاوازی خاڵەکانیان و ئەگەر بیشی باتەوە بێ بە 6 خاڵ لە پریمەرلیگ جیاوازی گۆڵە مانچستەر سیتی زاید 26 نۆتینگهام فۆرست زاید 13 ئیتر ئەنجامی 12 و هیچ و ئەمە ڕوونایە. ئەمە جگە لەوەی کە ئەگەر نۆتینگهام فۆرست بردنەوە دەستەبەر بکە بلیتی چێلسی هێنێتە خوارەوانێ بۆیە مانچستەر سیتی هیچ مەترسیی لەسەر نۆتینگهام فۆرست نییە. بەڵام 3 تیپمانەیە هەرسێکیان مەترسین لەسەر مانچستەر سیتی. کێمانەیە؟ نیوکاسڵمان هەیە، چڵسیمان هەیە، ئەستۆن ڤیلامان هەیە. لە نیوکاسڵەوە دەست پێ بکەم. نیوکاسڵ لە نێو یاریگای خۆی میوانداری ئێڤەرتۆنەکە کەواتە بە ئەگەرێکی زۆر نیوکاسڵ دەتوانێت سەرکەوتن بەسەر ئێڤەرتۆن تۆمارکە. ئەلێرەدا سیتی بۆی کێشەی نیوکاسڵی نەبێت چیە؟ چونکە جیاوازی گۆڵەکانیان زای 4 گۆڵە. ئەبێ نیوکاسڵ بە ئەنجامێکی گۆڵی گەورە بیباتوانێ. ئەمە جگەلەوەی سیتی بدۆڕێ. ئەگنا لە حاڵەتی تەعادولیشە نیوکاسڵ دەبێت بە زیاد لە 5 گۆڵ سەرکەوتن بەسەر ئێڤەرتۆندا تۆمار بکە ئەنجە توانێت پلەیە پێشتر لە مانچستەر سیتی بگرێت چونکە خاڵەکانیان 68 بە 66ە. لەم حاڵەتەدا سیتی ئەمە هیچ سیتی بە بردنەوەی هەموو شتێک کۆتایی پێێنێ. من باز لە نەبردنەوەی سیتی یەکەم کە بلیتەکەی مەترسی لەسەر بێت. بە تەعادولیش سیتی ئەبێ نیوکاسڵ زیاد لە 5 گۆڵ تۆمار بکە بۆی بچێتە شوێنی چێلسی، بۆی بچێتە شوێنی مانچستەر سیتی. ئەی چێلسی چۆن شوێن لە مانچستەر سیتی یەکرێت؟ چێلسی بەو جۆرە شوێن لە مانچستەر سیتی یەکرێت ئەبێ خۆی زیاد لە 6 گۆڵ لە مانچستەر سیتی زیاد لە 6 گۆڵ لە نۆتینگهام فۆرست تۆمار بکە و چاوەڕوانی دۆڕانی سیتی بکات چونکە زیاد لە 6 گۆڵ هەر ناکرێت لەبەر لە حاڵی تەعادولی سیتیش چێلسی ناتوانێت و پلەی لێوەرگرێت. بۆیە ڕەقەمیان ئەگەر مانچستەر سیتی نەدۆڕێ بلیتی سێم یەکلا بۆ تۆ لە پریمەرلیگ. کەواتە لێڤەرپوڵ، ئارسیناڵ، مانچستەر سیتی لە نێو خولەوانێ بلیتەکەیان یەکلا بۆ تەوانێت بە تایبەتی ئەگەر تووشی دۆڕان نەبێت لە یاریەم شەو بەس نەدۆڕێ بە تەعادولی
چمپیۆنزیک بلیتی سێم یەکلابەتەوە بلیتی چوارم پێموتونەوە تۆتنام دەستەبەری کردو بەڵام ئەو لە پاڵەوانتیشی ترەوە دەستیبەر کردووە. بینە سەر حساباتی چێلسی و حساباتی نیوکاسڵ. طبعا نیوکاسڵ یاری خۆی بەرێتەوانێ هیچ کێشەیەکی نییە، بەس یاری خۆ بەرەو لێڤەرتۆن هیچ کێشەیەکی نییە، چونکە بۆ ئەستۆن ڤیلا زاید 9 گۆڵە، چێلسی زاید 20 گۆڵە، نیوکاسڵ زاید 22 گۆڵە. بە هەموو ڕقەمێکی گۆڵکردن ڕقەمی گەورە ڕوونە لە بۆ ڕقەمە بگیرێتوانێ. ئەستۆن ڤیلا ناتوانێت بە یەکسانبوون لە خاڵە شوێنی نیوکاسڵ و شوێنی چێلسی بگرێتەوە. کەواتە بۆ نیوکاسڵ چمەرجێکمانەیە بۆی کە تۆ بگەیتە قۆناغی داهاتوو، بۆی کە بلیتی چامپیۆنزیک بەدەستبێنی. تەنها یارەکەی خۆت بەرەوە هیچی تر مەکە. چاوەڕێی ئەنجامی ئەستۆن ڤیلا مەکە، چاوەڕێی ئەنجامی چێلسی مەکە، چاوەڕێی ئەنجامی مانچستەر سیتیش مەکە. تەنها خۆت لە ئێڤەرتۆن بەرەوانێ تۆ بلیتێکی تری چامپیۆنزیکت بۆ خۆت مسۆگەرە. کەواتە لاگەری بردنەوەیە سیرەکەین نیوکاسڵیش دەرفەتێکی باشیە، تەنها یارەکەی خۆی لە ئێڤەرتۆن بەرێتەوە لە نێو یاریگای خۆی تا نیوکاسڵ تیپێکە چوارەم بلیتە بڕێ لە ڕێی پریمەر لیگەوە. طبعا ئەمە پێم وتووی چی مانچستەر سیتی نەدۆڕێ نیوکاسڵ یارەکەی خۆی لە ئێڤەرتۆن بەرێتەوە. حساباتی چێلسی و ئەستۆن ڤیلا چۆنە؟ ئەستۆن ڤیلا بە هیچ جیاوازیەکی گۆڵ یعنی یەکسانبوونەوە لە خاڵا ناتوانێت بلیتی چامپیۆنز لیگ ببڕێ بە هیچ جۆرە ئیلا ئەبێ جیاوازی خاڵ دروستکە. کەواتە پێگەکەی چێلسی لەکوێ مەترسی لەسەرە؟ لەو کاتەیە مەترسی لەسەرە ئەگەر خۆی بدۆڕێ بە نۆتینگام فۆرست، بەڵام ئەگەر خۆی یەکسان بێ لەگەڵ نۆتینگام فۆرست، چونکە ئەمڕۆ چێلسی ڕوبەڕووی نۆتینگام فۆرست دەبێتەوە، ئەگەر چێلسی خۆی بدۆڕێت خۆی یەکسان بێ لەگەڵ نۆتینگام فۆرست، ینی تەنها یەکسان بێ، ئەو کاتە ئەگەر ئەستۆن ڤیلا بەس ئەستۆن ڤیلا لە مانچستەر یونایتد نەباتەوانێ لەناو ئۆڵد ترافۆردا، ئەوە چێلسی ئەم بلیتەش بۆ قۆناغی داهاتووە بڕێ. واتە چێلسی جارێکی دیکە دەگاتەوە چامپیۆنزیکی وەرزی داهاتوو. کەواتە حساباتەکان لە ئینگلتەرا بەم جۆرەیە پێویستە بە سەرکەوتنی یانەکانەوە. ئەگەر دۆخەکە بەم جۆرە بەردەوام بێت، مانچستەر سیتی تەنها نەدۆڕێ بلیتی سێم یەک لە ئاکاتەوە، نیوکاسڵ تەنها یاری خۆی لە ئێڤەرتۆن بەرێتەوە بلیتەکە یەک لە ئاکاتەوە، چێلسی یارێکی زەحمەتیە لەگەڵ نۆتینگام فۆرستە کە ڕکابەری ڕاستەوخۆیەتی بۆ گەشتن بە چامپیۆنز لیگ، و ئەو نۆتینگام فۆرستە تاکە چانسێک کە هەیبی بووی بلیتێکی چامپیۆنز لیگ ببڕێت چۆن ئەم بلیتە دەبڕێ. طبعا باە مەواز لە نیوکاسڵ بێنین خۆی لە چێلسی بەرێتەوە و ئەستۆن ڤیلا لە مانچستەر یونایتد نەباتەوە، خۆی لە چێلسی بەرێتەوە، ئەستۆن ڤیلا لە مانچستەر یونایتد نەباتەوە، نۆتینگام ئەم جۆرە چانسی گەیشتن بە چامپیۆنز لیگەیە. بە پێچەوانەوە لە کاتی یەکسانبوونە ناتوانێت بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتووکە، و چێلسیش یەکسانبوونیشی بەرامبەر بە نۆتینگام فۆرست پەیوەستە بەوەی کە ئەستۆن ڤیلا لە مانچستەر یونایتد نەباتەوە، چونکە ئەگەر ئەستۆن ڤیلا لە مانچستەر یونایتد بەرێتەوانێ هەردوویانەی نیوکاسڵ و چێلسی کامیان نەتوانن بردنەوە دەستەبەر بکەن، ئەوە ئەستۆن ڤیلا لە شوێنان دەچێتە جێگەی ئەو، و نیوکاسڵ و کاتە مەترسی لەسەر دروستە بێ ئەگەر چێلسی بە نۆتینگام بدۆڕێ، ئەگەر ئەستۆن ڤیلا لە مانچستەر یونایتد بەرێتەوە و خۆشی نەتوانێت لە ئێڤەرتۆن باتەوە تەنی یەکسان بێ، ئەو کاتە بلیتەکەی چامپیۆنز لیگ لە ئینگلتەرا چی لێیە؟ دەچێت بۆ لیڤەرپوڵ و دەچێت بۆ ئەرسیناڵ و دەچێت بۆ مانچستەر سیتی و دەچێت بۆ ئەستۆن ڤیلا و دەچێت بۆ نۆتینگام فۆرست. نیوکاسڵ و چێلسی لە ڕکابەرەکە دێنە خوارەوە، بەڵام بە هیواین ئەم ڕیزمەندی وەکو خۆی بەردەوامێت، چونکە بۆ چێژی تۆپی پێ گرنگە کە ئەم ڕیزمەندی وەکو خۆی بمێنێتەوانێ و ئەم پێنجتیپە لە وەرزی داهاتوو بەشداری چامپیۆنز لیگ بکەنەوە. ڕۆژی چوارشەمە یاری کۆتایی کۆنفرانس لیگ پێتانەگەمەوە، خواتان لەگەڵ.